پرسیاری بەڕێزێکی تر دەربارەی مناڵەکانێتی کە دەڵێت مناڵەکانم بەردەوام ژێرپیان گەرما ناهێڵن شتیان بەسەرەوە بێ لە کاتی خەوە یان قاچیان لە پێخەفەکە دەردێنن دانەیەکیان 4 ساڵ ئەویتریان 1 ساڵە شتی دەرەوە زۆر بەکەمی دەخۆن خواردنی ماڵۆ زیاترە خۆن 1 ساڵەکە شەو ڕۆژێک تەنها یەکجار شیری قوتۆخوا شیری دایک ناخوا. پرسیاری ئەم بەڕێزەشمان هەمان شێوە پرسیارەکەی دەربارەی مناڵەکانێتی کە وەکو خۆی دەڵێت هەست بە گەرمی قاچیانەکە نەک ئەوەی کە مناڵەکان تایان هەبێت چونکە بەڕاستی ئەم بابەتە لەناو دنیای ئێستا لەناو دایک و باوکانە زۆر باس ئەکرێت. گەرمی قاچی منداڵەکە ئەگەر تەنها هەستێکی گەرمی بێت هیچ نیشانەی تری نەبێت وەکو ئازاری پەلەکانی نەبێت وەکو ئاوساوی نەبێت وەکو هیچ کێشە و گیرروگرفتێکی تری نەبێت ئەمەیان ڕەنگە باوەڵێن گیرروگرفتێکی ئەوەندە مەترسیدار نەبێت بەڵام هەر کاتێک ئەو هەستکردن بە گەرمیە نیشانی تری لەگەڵ بوو نیشانەکان چ لە کاتی بەخەبەر بوون چ لە کاتی ئەوەی کە منداڵەکە ئازاری هەیە ئازارەکە خەوی لێ تێکەدات ئەمە هەمووی ئەم نیشانانی لەگەڵ بێ بەڕاستی پێویستە پزیشکێک سەردانی بکات و پزیشکی پسپۆڕی مناڵان بیبینێت. سمارت وەرچەرخانە